بەڕێوەبەراتی جۆ بایدن دەڵێت پێداچوونەوە بە بڕیارێکی دادوەرێکی فێدرالی بنکە لە ویلایەتی تەکساس دەکات ئەوەی ڕادەستگەیشتن بە حەبێکی منداڵ لە باربردن ڕادەگرێت. هاوکات ئاڵنگاریە یاسایەکان بەردەوام دەبن و فشار بۆ بەردەوامی ڕادەستگەیشتن بە دەرمانەکەدا دەکات. دەرمانەکە پێی دەگوتێت میفپرستۆن و بۆ پتر لە 2 دەیە گڵۆپی سەوزی بۆ هەڵکرا بوو. بەڵام بڕیارەکەی دادوەر ماثیۆ کاچماریک لە هەینیدا فرۆشتنی ئەو حەبە دەکاتە نایاسایی لە کاتێکدا تانە لە دژی ئەو حکومە لە دادگاکاندا دەدرێت. دادوەر ماثیۆ کاچماریک ماوەی 1 هەفتەی داناوە بۆ ئەوەی بڕیارەکەی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. کاملا هێرس جێگیری سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ڕاگررتنی حەبەکە لە دژی مافەکانی ژنانە. هیچ گومانی تێدانە کە جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا و خودی خۆم پشتگیری لە ژنانی ئەمریکا دەکەین و هەرچی لە توانەماندا هەبێت دەیکەین بۆ دڵنیابوون لەوەی ژنان مافیان بۆ بڕیاردان سەبارەت بە خزمەتگوزاری تەندروستی خۆیان هەبێت. مافی پریستۆن بەشێکە لە سیستمی 2 دەرمانی کە بۆ لە باربردنی منداڵ بە دەرمان لە 10 هەفتەی یەکەمی دووجانیدا بەکاردەهێنرێت. ئەم دەرمانە بۆ پتر لە نیوەی حاڵەتەکانی لە باربردن لە وڵاتدا بەکاردەهێنرێت. گروپەکانی دژی لە باربردنی منداڵ ساڵی ڕابردوو سکاڵایان لەسەر بەڕێوەبەراتی خۆراک و دەرمان تۆمار کرد و گوتیان دەستگاکە پرۆسەیەکی نادروستی 2 دەیە لەمەوبەر بۆ پەسەندکردنی دەرمانەکە بەکارهێنا بوو. من دەمەوێت سپاسی ئەو کەسانە بکەم کە منیان گەیاندە ئەم خاڵە. یەکەم و پێش هەموو شتێک سەرۆک ترامپ. کاچماریک ئەوەی چالاگوانێکی پێشووی کریستیانی نەریتپارێزە بڕیاری لەسەر خودی ئەو تانەیە نەداوە، بەڵام لە ئێستادا بۆی دەرکەوتووە شیانی سەرکەوتنی ئەو دۆزە یاساییە هەیە. سەبارەت بە دیمەنی یاسایی ناجێگیر لەمەڕ منداڵ لە باربردن، دادوەرێکی فیدرالی لە ویلایەتی واشنگتن ڕۆژی هەینی فرمانێکی وەک دەردەکەوێت دژبەری دەرکرد و ڕێگری لە ڕێسادانەرانی فیدرالی کرد کە ڕادەستگەیشتن بە هەمان دەرمانی منداڵ لە باربردن نەگۆڕن. پسپۆرانی یاسایی دەڵێن ناکۆچی لە نێوان ئەو دوو بڕیارە دەبێت لەلایەن دادگا باڵاکانەوە یەکلایی بکرێتەوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.